هاواهەنگی قەیرانەکان لە هەولێرەوە لەگەڵما کاک عەلی زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 حکوومەتی عێراق ئێستا هاوکاری ئاوارەکان دەکات هیچ کۆمەک و هاوکاریەکیان بۆ دەنێرێت لە ڕاستیدا بەشی زۆری کۆمەکان بڕدراون و لە کاتی ئێستادا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی اتحادی هیچ جۆر هاوکاریەک بۆ ئاوارەکان نانێرێ من تەنها هاوکاری با بڵێم پارسێلی خۆراک و مەوادی پاککەرەوە نیە دەزانن کە بەشی زۆری کەمپەکان تێچووی دیکەی هەیە مەسەلەی کارگەڕی کەمپەکان مەسەلەی خوێندن لە کەمپەکان مەسەلەی تەندروستی مەسەلەی ینی پێداویستە ژیانەکانی دیکە پاک و خاوێنی هەتا دوایی هەموو ئەو پێداویستیانە مرۆیانی کە ڕۆژانە مرۆڤێکی ئاسایی پێویستی پێێتی هاوڵاتیان و با بڵێم ئاوارەکانی ناو کەمپەکانش پێداویستەکانیان هەیە حکوومەت هەرێمی کوردستان دابینی دەکاتن بەشی زۆری هەروکو لە راپۆرتەکان ئاماژتان پێکرد حکوومەت هەرێم دابین دەکاتن لە ڕێگەی دامەزرا و پەیوەنددارەکان و بەشێکی کەمیش لەلایەن بەشێک لە ڕێکخراونەی دەوڵەتەکان بە تایبەتی ئاژانسەکانی نەتەوەی گرتووەکان هاوکاری ئەو ڕێکخراوانە باشە کاک عەلی توێچووی کارگێڕی کەمپەکان لە ڕاستیدا لە دوای 2010 پێ بە پێ قۆناغ بە قۆناغ هاوکاریەکان کەمی کردووە ئێستا دەتوانم بڵێم هاوکاریە مرۆیە داراییەکان لە سفر نزیک بۆتەوە و هەروەها پێداویستەکانی دیکە لە پارسێلی خۆراک و پارچێلی پاکردنەوەش نزیک بۆتەوە لە سفر هەندێک هاوکاری با بڵێم کەمی بواری بەڕێوەبردنی کەمپەکان ئەوەی کە پێڵێن مانجمنت UNHCR دابینی دەکاتن بەڵام دیسان ئەوە نزیکەی سەتا دەی پێداویستەکانی کارگەڕی پڕ ناکاتەوە باشە کاک عەلی یانی ئێستا حکوومەتی عێراق هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کام کەمپانە جابخا لە هەرێمی کوردستان و ئاوارەکان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بە زۆر ناردنەوەی یاخود ناردنەوەی زۆرم لێی پەنابەران و ئاوارەکاندا نییە لە هەرێمی کوردستان طبيعي ئەو مەسەلەیە مەسەلەیەکی فڕەڕەهەندە هەر لە سەرەتاوە حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژەتی خۆی وروها ڕوئیای خۆی بۆ مەسەلەی ڕوون کردوێتەوە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دامەزراوی بەرپرس لە دۆسیەی مرۆیی بە تایبەتی فایلی ئاوارەکان وروها پەنابەران لە هەرێمی کوردستان دوای 2016 هەمیشە وەزارەتی کۆچ و کۆچبەران داوای کردو ئەو کەمپانە بەر شێوازێک پێداخرێ و چەندین جار لە کۆبوونەوەکانی خۆیاندا ئاماژەم بەوە داوە کە ئەگەر بەهێزش پێویستە ئەو کەمپانە دابخرێ بەڵام ئەوە لۆژیکێکی دروست نییە و ئێمە استراتیژەتی وەزارەتی کۆچ و کۆچبەران بۆ داخستنی کەمپەکان بە منطقی هێز ڕەت دەکەینەوە ناچینە ژێرباری ئەو عقلیەتە شۆڤینیستێک کە وەزارەتی کۆچ و کۆچبەران تەبەنی دەکات لە داخستنی کەمپەکان ئێمە نمونەی دیکەمان هەیە بۆ نمونە کەمپەکانی ژێر دەسەڵاتی خۆیان لە جەدعا کە بە منطقی هێز ئەو کەمپانیان داخست بۆیە خەڵکەکە بە ناچاری بۆ قۆناغی دووەمە قۆناغی سێم ئاواری ناوچەکانی دیکە بوون و بەشێکی دیکەشیان وەکو کەیسی زۆر مرۆیی سەخت هاتنە کەمپەکانی هەرێمی کوردستان بە هاوامەهەنگی و هاوکاری لەگەڵ ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان UNHCR و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەرەچەیەکی ناچاری وەکو سیاسەتێکی با بڵێم مرۆیی بەشێکمان لەوانە وەرگرتن لە کەمپەکان و ئێستا لە کەمپەکان دەچین لەگەڵ ئاوارەکانی دیکە بۆیە بە حقیقەت ئەوەی کە هەیە ڕوئیای وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی اتحادی ڕوئیاکی تەواو دوورە لە بنەماکانی مافی مرۆڤ و پێچەوانەی سەرجەم پرەنسیپە مرۆیی نێودەوڵەتیەکانە و پێچەوانەی دەستوری عێراقیشە کە بەر شێوازێک ناتوانرێ ئەو ئاوارانە بگەڕێنەوە دەبێت زمینە سازی بکرێت زمینە لەباری بکرێت بە شێوەیەک بێ کە گەڕانەوەکە ئارازومەندانە بێ بەر مەبنای یاسا مرۆییە کارپێکراوەکان بێ و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە پێویستە ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئەو ڕێکخراوانەی کە با بڵێم موهتەمن بە بوارەکانی مافی مرۆڤ بەشدار بن لە پرۆسەیە بۆ دەبێت مەسەڵەن حکوومەتی اتحادی تەنها وەزارەتی کۆچ و کۆچبەران بە هەر شێوازێک بێ بۆ ئەوەی ئەو خەڵکە لە چاوی میدیا جیهانیەکان لە چاوی میدیانەوە خۆیەکان دوور بکاتەوە و دوجار چیان بەسەردێ ئەوە مەسەلەیەکی دیکەیە بچێتە ببێتە چیرۆکێکی تراژدی وەکو هەزاران ئەو چیرۆکانی کە ئاوارەکانی دیکە دووچاری بوونەوە. باشە کاک عەلی با ئەو پرسیارە بکەم یعنی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دژی داخستنی کەمپەکانە لە هەرێمی کوردستان یان مەرجی هەیە بۆەوەی کە دەبێت ئەم ئاوارانە ئەم پەنابەرانە بەویستی خۆیان بگەڕێنەوە لە کاتێکا کە ئاسایش و خزمەتگوزاریان لە ناوچەکانی خۆیان بۆ دابین بکرێت. ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ سەبارەت بە دۆسیەی کەمپەکان ڕوئیاکی زۆر واضح بووە پاڵپشتی گەڕانەوەی ئارازومەندانەی سەرجەم ئاوارە و پەنابەران دەکات لە هەرێمی کوردستان بۆ شوێن و منزڵگای ڕەسەنی خۆیان
بۆ نمونە ئێمە لەگەڵ ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی هەر لە 2021ەوە بەرنامەیەکی هاوبەشمانەیە لە پارێزگای دووەک بۆ هاوکاریکردنی ئەو ئاوارانی لە کەمپەکان دایانەوە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان بەڵام ئەوە بەرمەبنای ستانداردێکی نێودەوڵەتی دەکرێت و پرۆگرامێک بۆ دانراوە کە ئەو خەڵکانە لیستیان بۆ ئامادە دەکرێت و شوێنە ڕەسەنەکانیان دەپشکندرێت لە ڕووی مرۆییەوە ئایا شیاوە بۆ ژیان و ئایا خزمەتگوزاری سەرەتایی تێدایە و ئایا خەڵک ئەگەر بگەڕێتەوە دەتوانێت گەڕانەوەیەکی دوورمەودا و درێژمەودا بمێنێتەوە سەرجەم خزمەتگوزارەکانی بۆ دابین کراوە یان نا شوێنی با بڵێم ژیانی هەیە وەکو ماڵ خان و هەموو ئەو شانە هەروەها دابینکردنی کوژمەیەکی دیاریکرا بۆ مەسەلەی گەڕانەوە ئەمە لەگەڵ ئێمە لەگەڵ ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی بە هەروەها لەگەڵ دامەزراوە پەیوەنددارەکان لە ناوانیشاندا وەزارەتی کۆچبەران ئەندامی هەیە لەو لیژنەیە لە پارێزگای دۆک خەریکی ئەو گەڕانەوەی هەروەها بە هەمان شێوە لە پارێزگای سلێمانی لێتەن ناشارمەوە هەفتەی ڕابردوو ئێمە بە هەماهەنگی لەگەڵ با بڵێن بەڕێبەراتی کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکانی پارێزگای سلێمانی JCC لیستێکی 500 کەسیمان ئامادە کردبوو بۆ ئەوی بە قۆناغ بگەڕێنەوە پارێزگای سەلاحەدین قۆناغی یەکەم 100 خێزان و قۆناغەکانی دیکە بەداوەدا بێ بەڵام بەداخەوە وەزارەتی کۆچبەران 3 ساعت پێشەوەی کە پرۆسەکە دەست پێ بکە پێیان ڕاگەیاندن کە ئەوان ناتوانن ئەو خەڵکانە بگەڕێنەوە و بیانووی زۆی سەیریان هەبوو لەو مەسەلەیە یەک لەوانە دانوت بەشێک لەو چەکانەی کە با بڵێم 4 ملیۆن لەلایەن وەزارەت لەلایەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی اتحادیەوە دابین کراوە کاشمان لەبەردەستنیە و پارەمان نییە بیان دەینێ و بەشێکی دیکە بیانەکانیان ئەوە بوو کە هەندێک کێشەی ئەمنی و کۆمەڵایەتی لە ناوچەکانی خۆیاندا هەیە لەوانەیە بێتە دووچاری بەریەکەوتن و وەروها دووچاری ناسەقامگیری کۆمەڵاتی بۆیە پاشەکەس بوونەوە لە ناونەوەی ئەو سەد خێزانە ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەو دروشمانی وەزارەتی کۆچبەران ئاماژەی پێ دەکات دروش من دوورە لە ڕاستیەوە دایانەوێت زانیاریەکان بە ئەنقەس بشێوێنن جا بۆ چ بۆ میدیاکان بیان چ بۆ دامەزراوەکانی دیکەی حکوومەتی اتحادی و دامەزراوەی دەوڵەتەکانی دیکەش بێ ئەوەی کە لە واقع هەیە سەرجەم کەمپەکان کراون بۆ ئاژانسەکان نێتەوە یەکگرتووەکان بە ڕۆژانە تیمەکان لە کەمپەکان کار دەکەن کۆبنەوە لەگەڵ با بڵێم لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بارودۆخ مرۆییەکان بۆ خۆیان بە چاوی خۆیان دەبین بۆیە ڕاستیەکان ناتوانرێ ینی بشێوێندرێ و بەری خۆش بە بێژنگ ناگیرێ وەکەوەی کە وەزارەتی کۆچبەران دەیە بیکەن. زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی سەعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەماهەنگی قەیرانەکان زۆر سپاس کە میوانم بوویت.